سەگی بەڕەڵا لە نێو شاری سلێمانی تەواو ڕووی لە زیادبوون کردووە بە جۆرێک لە چەندین گەڕک هاوڵاتیانی هەراسان کردووە و بوون بە مەترسی بۆ سەرژیانی خەڵک. ئەم هاوڵاتیە یەکێکە لە قوربانیەکان و بەهۆی پەلەماری سەگەوە پەنجەکانی شکاوە، دوجاریش هاوڕێیەکی لەژێر دەستی سەگ ڕزگاری دەکات. لەو بەنزخانە ئیشمە کرد کۆمەڵە سەگی بەرەڵا بچم بە حکمی و عەزیەتی خەڵکی تر نێن دەریان کەم هەر ئەو نەچوومە پێشەوانەیە پەلەماریان نام ماڵیا بێ هاوڕێم فریام کە و ئەجینا هەر پارچە پارچەیانە کردم. ئەمە دیاردەیەکە لە هەموو دنیا هەیە حکومەت بە ڕێگەی دەرزی نەزۆکیانەکات ئێستش نەبێت 10 ساڵی تریژە بێت چارەسەر کرێت جات دەوەرنە پێشەوانی ئەم دیاردە ناشرینە چارەسەرکەن دیاردێکی ناشرینە ئەم سەگە بەڕەڵایەن و ڕۆشتی مەکتەبە پەلەماری مناڵەیەن کێ مشوریە مناڵانە بخوات لەم سەگانن وا من گەورە بووم هەرچۆنێ ماڵیاوە بێت خۆم نەجادا و برادەرم هاو یارمەتیام ئێ مناڵانە گەر لە مەکتەب یەن و ئەچن کێکردنتی ئەوە ئینیواگە ئەم سەگانە پەلەماریان نەیە. بەرپرسی پرۆژە و پلان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت هەفتەی ڕابردوو لیژنەیەکی تایبەتمەند لەگەڵ پارێزگاری سلێمانی کۆبوونەتەوە و داوا کراوە شەڵتەرێکی دەڵدەدان بۆ ئەم سەگانە بکرێتەوە و لە کوچە و کۆڵانەکان دوور بخرێنەوە، بەڵام تا ئێستا شارەوانی سلێمانی وەڵامی داواکاریەکەی نەداوەتەوە. هاوکات پەیام پەیوەندی بە شارەوانی سلێمانیەوە کرد بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو. ئێمە لە سۆنگەی خەمخۆری و دڵسۆزیمانەوە لە چەند هەوڵێکماندا داوامان کردووە لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین کە شەڵتەرێک بۆ ئەم سەگانە دروست کرد کە شوێنی هەموو ئەم سەگانەیان تیا کۆ بکرێتەوە و لە شوێنێکا هەمویان کۆ بکرێتەوە بۆ ئەوەی بڵاو نەبنەوە بەناو شارە و داوامان کردووە لەلایەنی پەیوەندیدار کە هەستن بە دوورخستنەوەی ئەم سەگی بەرەڵا و ئاژەڵی بەرەڵانە کە لە ناو شارە دروست بوون. ئەوەی ئێمە بەدواداچوومان کردووە بەداخۆ لایەن پەیوەندیدارەوە ئاگاداریان کردوینەتەوە کە ئێستا لە توانایاندا نییە کە سەگی بەرەڵا و ئاژەڵی بەرەڵا لە ناوبەرن چونکە ئاگادار کراونەتەوە لەلایەن ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆستان و ئاژەڵ پارێزانەوە. ئەوەی ئێمە وەکوتم بەدواداچوومان کردووە لایەنە پەیوەندیدارەکان لە چەند هەفتەی ڕابردوودا کۆبوونەوەیەکیان کردووە و کۆنووسێکیان نووسیوە دا ئاراستەی پارێزگای سلێمانیان کردووە و داوایان لێ کردووە کە نووسراو بکەن بۆ سەرۆکاتی شارەوانی سلێمانی و لە ڕێگەی ئێوانەوە زەویەک تەخسیس بکرێت و دابین بکرێت بە مەستی دروستکردنی شەڵدەرێک و مانەوە و کۆکردنەوەی ئاژەڵی بەرەڵا و سەگی بەرەڵا بۆ ئەو شوێنە. ئەم هاوڵاتیە یەکێکی دیکەیە لەم قوربانیانەی کە خۆی و منداڵەکانی گیرۆدەی دەستی سەگە بەڕەڵاکانی نێو کوچە و کۆڵانەکانن. باز لەوە دەکات بەیانیان لە ترسی پەلەماردانی سەگەکان تەنانەت ناوێرێت بچێت بۆ نوێژی بەیانی بۆ مزگەوتیش. سەگێکی بەرەڵای زۆری لێیە، یعنی من پڕبەدڵ بەیانیان حەزەکەم مەسەلەن بچم بۆ نوێژی بەیانی لەبەر سەگی بەرەڵا ناوێرم بێمە دەرەوە، یعنی ئەوەڕێ لە کۆڵانەکانە بەملا بەولا نازانم چۆن حەلە بێت چۆن چاگەکرێ بۆ پەلەماری خەڵکبان لەو گەڕەکەیە مناڵی ئەم کچە بچکۆلەی خۆم کە ئێستا لەگەڵمایە بڵێ ئەوە لەگە مناڵەکانە یاری کردوە ڕۆژێکیان ئەی باوکە سەگ دوامان کەوتووە ڕامان کردو هەرێکە ماڵی خۆمان. پێشتر لە ڕێگەی پێدانی دەرمانەوە کۆتایی بە ژیانی سەگە بەڕەڵاکان دەهێنرا، بەڵام ئەو جۆرە لە ناوبردنە لەلایەن ڕێکخراوەکانی بواری پاراستنی ئاژەڵەوە ڕەخنەی لێگیرا و ڕەتکرایەوە. لە هەندێک وڵاتیش بە پێدانی دەرمانی نەزۆکی زۆربوونی ئەم سەگانە کۆنتڕۆڵ دەکرێت، بەڵام ڕێکخراوەکان دەڵێن باشترین بژاردە کردنەوەی شەڵتەرێکە بۆ کۆکردنەوەی ئەم سەگانە و بەخێوکردنیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.